نێژی ئینسان لەو کاتەوە پێ ئەکا کە لە مزگەوتە چێتە دەرەوە لەگەڵ خەڵکا مامەڵە ئەکا کڕین و فرۆشتن ئەکات وعد و پەیمانەدا قسە ئەکات لەبەرەوە هەر ئەوە نی ئەگاتان لێی بێ کابرایەکی تاجر ئەچێ بە کەیفی خۆی شتێنێت لە شوێنێکەوە خەڵک ئەچێ متمانی پێ ئەکات و بەحساب زمانی لەگەڵایە و بەرگی شەو ڕۆژێکی ناگرێ واللهی ئەمە تاوانبارە لەسەر ئەوەی کردوێتی واللهی ئەمە تاجیرێکی ئەمین و صادق نییە نەخۆشێکە خاتە بەردەسی من سەد سڕی لەگەڵایە سڕەکەیم نەپۆشی واللهی دکتۆرێکی ئەمین نیم وەکو کەس و کاری خۆم خزمەتم نەکرد و ئەوەی پێویست بوو بۆم نەکرد پارەم لە گیرفانی کێشایەوە واللهی مستەڵەحی وایەتە بەر چاوم قەسەم بە پەروەردگار ئەم واللهی هەندێک دکتۆر هەیە بێشادەکەیان لێسەریتەوە لەگەڵ ڕێزما بۆ دکتۆرە چاکەکان مستەڵەحی وا بە نەخۆشەڵێن شتی وا تۆ نەخۆشیەکەت هەیە ئیتر نات بابە بەس ئەم کەلیمەی لە چۆ هێنا چێ پێی وتی بۆ پارەیەکی زیاتر فەسێکی زیاتر دەرمانێکی زیاتر عملیاتێکی زیاتر شتێکی زیاتری لێ بکێشێتەوە بۆیە بینی متمانە نەماوە سبحان الله ئەگەر دکتۆر متمانی لە دەستدا ئیتە قوڕ بەسەر خەڵک ئەبێ خەڵک چۆن بێ هەر دکتۆر نییە مهندسێک مقاولێک بینایەکەی تێ دوایی تۆ کسێری کێ هەم ئاسێری کسێ ئەو ئیشی جوانی مهندسەکانە سێریکە کوا مهندسەکان نەوەڵە ئیشەکان جوانە خواڵ ناکرێ باشە کوڕم تۆ نازانی ئەم هەموو ستیە و دروست کردووە تەسلیمی خەڵکە کردووە بە حساب مقاولیت نە مەسعەدە ئیشەکە نە کارەباو ئیشەکە نە بەلوعە و ئیشەکە کاشێکە و تەقیوە دیوارە دەرزی بردووە چی جوابی خواییتەوە خەڵک ئەزانی بە چکە بە چ وەسعێک ئەو خان و ماڵی لە تۆ کڕیوە تۆ ئەمین نیت تۆ جایز نییە پێ بوو تێ متمانە پێکراو ئاها ئیساکەنە وردە خەریکە کۆمەڵە مقاول بەخۆیان ناچنەوە و جا بەخۆیان مەغەڵەتمان کرد پارەمان لە خەڵک کێشایە پارەمان لە خەڵک خوارد تۆ ئەمینی لەسەر ئەو پارەیە ئەبێ بزانی ئەو متمانەیە تەڵەبەیەکت داناوە ناردووتە بەلای مامۆستاکەی جا ئەمە حکومیە یان ئەهلیە ئەبێ بە یەک چاو سیر کرێ نابێ ئەم قوتابیە خیانەتی لێ بکرێت لەبەرەوەی کە ئیساکەن ئەمە حکومیە و کابرا موچەی وەرنەگرتووە ئەبێ وەکو خۆی بە ئەمانەتەوە ئەم دەرزەی فێر کرێ قوتابیەکت داناوە موچەیەکە بۆ بڕیوەتەوە کوڕم ئیشی تۆ خوێندنەکەیە کە مناڵەکە و ناخوێنێ خۆی بەشتیەوە مەشغوڵ کردووە خیانەتە لە ئیشەکەی کردووە محامیەکت گرتووە لە محامەکەت ئیشێکە بۆ بکە وەکو پێویست نایکە خیانەتە باوکی من دین هەر ئەوە نییە وابزانی هاتیتە سەر ئێرە و لێرە نوێژێکە کردو دەستە بەرز کردەوە ئەمانە هەر هەمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەمووتان ڕاعین هەمووتان شوانن هەمووشتان بەرپرسیارن ژنێ لە ماڵەوە کە دانیت بەرپرسیارە لە ماڵەکەی تۆ خادمێکە لە ماڵەوەیە ئاگای لە پیاڵەیەکە هەتاوەکو سەربان خادمە لە ماڵەکەی تۆیە ئەمینە و ڕاعیە پێغەمبەری خوا شوان چۆن مەڕەکانی ئەبا بەڕێ و خزمەتیانەکە ئەبێ ئاوا شوان بیت چی بۆ خۆتەکەی ئاوا بۆ خەڵک بکەیت ئەگەر ناشوان نیت ئەگەر نامتمانەکە لە دەست داوە بەڵێ بەڕێزەکەم لەبەرەوە دین هەرەوە نییە بۆ یەکە قسەیەکت کرد کە متمانەیەکت وەرکرد ئیشێکت کرد کوڕە مەزانی وەکو چی وایە وەکو وایە تۆ کابرایەک بردوویتی لە مارکێتێکا دای ناویاڵە کاکەجان تۆ لە مارکێتەیە دانیشە کڕین و فرۆشتن و لە ئەخیری مانگا من موچەکەی خۆ تێمێ بۆت نییە دانیشی بەسەر ڕەفەکانە بگەڕیت هەرچیەکە دەستکەوت و حەزی لێی بوو بیخۆی ماڵی تۆ نییە ماڵی خەڵکە لە مارکێتێکا لە جلوبەرگێکا دانراوی هەرچیەکە حەزی بوو لەبەریکەیت بۆیە ئەمانە متمانەیە ئاگاتان لێی بێ ئەم متمانەیەش نابێ وا بە ئاسایی لەدەست بدرێ ئا بەڕێزەکەم